جواتان و یانوێنەران بڕیارێکی بۆ ڤەکردنەوە حکومەتێ پەسەند دکە لێ سەرۆک گافا ڤیتۆیە لێ دخوا. ڕێخستیەک ڕێ لە خەتەنەکردنا کچێن جڤاکن ڕۆژهەڵات و ئەفریقا دگرا. ومە راپۆرتێک هەیە ژە ڕۆژە نیشاندانە گوڵ و بەیبوونان لە کالیفۆرنیا. سڵاو و ڕێز و هێڤێن دەماخواش دەگەڵ کورد کۆنەکشن ژێ دەنگی ئەمریکا لە واشنگتن. لای منیشەوە سڵاوم کاتەوە هەموو کاتێکتان شاد. 116مین خولی کۆنگرێسی ئەمریکا دەست بەکار بوو. سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەران نانسی پلۆسی داوای ڕێزگرتن لە یەک و شەفافیەتی کرد لەم خولە نوێیی کۆنگرێسدا. ئەمەش لە کاتێکدایە پەکخستنی بەشێک لە کارەکانی حکوومەتی ئەمریکا نزیکەی 2 هەفتەیە بەردەوامە و ئەمڕۆ ڕێبەرانی کۆنگرێس و سەرۆک کۆدەبنەوە بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە. پیلۆسی دەم بە پێکەنین چەکوشەکەی لە ئەندامی کۆنگرێسی باڵای کۆمارەکان کێڤن میککارتی وەرگرت بەر لەوەی وتارەکەی پێشکەش بە ئەنجومەنی نوێنەران بکات. کاتێک ئەندامە نوێیەکان سوێندی یاسایی دەخۆن، کۆنگرێسمان نوێ دەبێتەوە و دێموکراسیمان بەهێزتر دەبێت بۆ گەشتبینی فەلسەفەی نمونەیی و نیشتمان پەروەریەی ئەمانە دەیگوازنەوە. ئەو نوێنەرەی دیموکراتەکانی کالیفۆرنیا گوتیشی شانازی با ڕێبەرایەتیکردنی ئەم ئەنجومەنە دەکات کە زیاتر لە 100 ژنی تێدان کە زۆرترین ژمارەیە لە مێژووی ئەمریکادا لە کاتێکدا ژنانی ئەمریکایی یادی 100 ساڵەی بەدەستهێنانی مافی دەنگدان دەکەنەوە. ئەو داوای لە ئەندامانی کۆنگرێس کرد کە هاوکاری بکەن بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕێز لە بیرروڕای یەکتر بگرن تەنانەت کاتێک هاوڕاژ نەبن لەگەڵ یەکدا. من پەیمان دەدەم ئەم خولەی کۆنگرێس شەفاف، دوولایەنە و یەگرتوو دەبێت کە هەوڵ دەدات بگات بە هەموو بەشێشی ئەم خانەیە و سەرانسەری بەشەکان و سەرانسەری وڵاتەکەمان. مککارتی کە ڕێبەری نوێی کەمینەیە پەیمانیدا بە ڕوحێکی هاوکاریەوە کار بکات. ئێمە لە ئێستادا دەچینە قۆناغێکی حکوومەتیدا بەشبووەوە، بەڵام ئەمە بیانون نییە بۆ ئەنجامەدانی کارەکانمان. ئێمە زۆر باش دەبین ئەگەر لە جیاتی تۆڵەکردنەوە سەرنجمان لەسەر یەکێتیکی باشتر بێت. سەرۆکی ئەمریکا داناڵد ترامپ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی چاوەڕوان نەکراودا لە کۆشکی سپی پیرۆزبایی لە پلۆسی کرد بۆ بەدەستهێنانی ئەو پۆستە بۆ دووهەم جار. هیوادارین بتوانین پێکەوە زۆر لە کارەکان بەنجام بگەینین و پێم وابێت بە ئەنجامیان دەگەینین. وا بزانم هەندێک جیاواز دەبێت لەوەی کە زۆر کەس بیری لێ دەکەنەوە جابۆیە پیرۆزبایی لە نانسی دەکەم. لەو کۆنگرەیەدا سەرۆک ترامپ زۆر بەپەلە پاش پیرۆزبایەکە چووە سەر مەسەلەی ئاسایشی نیشتیمانی. ئەو گوتی بەبێ دیوارەکە هیچ ئاسایشێکی نیشتیمانی نییە و سوور بوو لەسەر ئەوەی کە ئەمە خواستی ئەمریکایەکانە. ئەو گوتی هەرگیز ئەوەندە پشتیوانیم نەبووە ئەوەتای لە هەفتەی ڕابردووە هەم بووە لەسەر هەڵوێستەکانم بۆ ئاسایشی نیشتیمانی و کۆنتڕۆڵکردنی سنوور و بێگومان دیوارەکە یان بربەست. دەستپێکردنی ئەم خولەی کۆنگرێس لە کاتێکدایە نزیکەی 2 هەفتەیە بەشێک لە حکوومەتی ئەمریکا داخراوە بەهۆی کێشەی پەسەند نەکردنی بودجە لە کاتێکدا دیموکراتەکان ئامادە نەبوون 5 میلیارد دلار خەرجی دیواری یاسایشی نێوان ئەمریکا و مەکسیک پەسەند بکەن و سەرۆک ترامپیش ئامادە نەبوو بودجەی نوێ مۆر بکات بەبێ ئەوە. بڕیارە ئەمڕۆ هەینی سەرۆک ترامپ لەگەڵ ڕێبەرانی کۆنگرێس لە کۆشکی سپی کۆ ببێتەوە بۆ تاوتوێکردنی کۆتایی هێنان بەداخستنی کاروباری حکوومەت. ئەم کۆبوونەوەیش ڕۆژێک پاش ئەوە دێت ئەندامانی کۆنگرێس شەوی پێنجشەمە دەنگیاندا بۆ کردنەوەی کارەکانی حکوومەتی فیدراڵی و بۆ پەسەندکردنی دابینکردنی بودجە بۆ وەزارەتی ئاسایشی نیشتیمانی هەتا سەرەتای مانگی 2. بەڵام هیچ کام لەم بڕیارانە ئەو 5 میلیارد دلاری سەرۆک ترامپی بۆ دیوارەکەی سەر سنوور تێدا نەبوو. نزیکەی 2 هەفتەیە 800,000 کارمەندی فیدراڵی کارەکانیان پەک خراوە یان بەبێ موچە کار دەکەن. مەکسیکۆ بە فەرمی داخوازە لێکۆڵینێژی ئەمریکا دەکە لەسەر بەکارهێنانا گاز و چەکێ نەکوژ لە ڕۆژە یەکێ یا ساڵە نو بۆ ڕاوەستاندنا پەنابەرین و هەوڵ دەدان دەربازی ئەمریکا ببن. لەسەری ساڵێ کارمەندین پاراستنا سنووران گاز بەکارهێنا ji بۆ ڕاوەستاندنا 105 پەنابەران لە نێزیک سانتیاگۆ دەخواستن بەسەر پەرجانان بکەون. ئەو پەنابەر بەشێک بوون ji کاروانی 7,000 پەنابەرین ناڤەندا ئەمریکا لاتین گەهاینە هەڤ لە باژارە تیوانا یê مەکسیکۆ لەسەر سنوورê ئەمریکا.
بەپێی راپۆرتەکان رووسیا سزای ئەندامێکی هێزی دەریایی پێشووی ئەمریکا پاول وێڵن دەدات بە تاوانی سیخۆڕیکردن. کاربەدەستانی یاسایشی رووسی دەڵێن وێڵنی تەمەن 48 ساڵان لە هەفتەی ڕابردوو دەستگیر کرا کاتی ئەنجامدانی کارێکی سیخۆڕی کە ڕوونیان نەکردوتەوە چی بووە. هەندێک وای دەبینن دەستگیرکردنی وێڵن پەیوەندی هەبێت بە تۆڵەکردنەوەی دەستگیرکردنی ماریا بوتینای رووسیایی لە ئەمریکا کە لە دادگای ئەمریکادا دانی بە تاوانی جاسووسیکردندا ناوە. سەرۆکی تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان دەبێژە تورکیا و عێراق دێ هەفکاریان خوایە شەڕێ تیرۆرێ بەهێزتر بکن لە دەمێ کۆنفرانسەک ڕۆژنەمەوانی بە سەرۆکی عێراقی بەرهەم ساڵحڕا سەرۆک ئەردۆغان گوت ڕێخستنین وەکە کۆمەڵە دەوڵەتە ئیسلامی داعش PKK و تۆڕێ فەتحوڵا گولەن گەفەن لەسەر وڵاتین وان. بالیە خوێڤە سەرۆکی عێراقی بەرهەم ساڵح گوت شەڕێ تیرۆرێ لە سووریا لەسەری ئەجەندا دانوستاندنی نوی بوو بە سەرۆکی تورکیێڕا. وی گوتجی عێراق و تورکیا ڕۆڵێ سەرەکە لە هەرێمی دلەیزن پشتی بڕیارە سەرۆکی ئەمریکیە بەرێ بۆ ڤەکێشانێژی سووریا. تورکیە گوت ئەو دێ شەڕێ داعشێ بەستۆی خوێڤە بگرە. و کوردان بگەرمی پێشوازی لە داخویانیا سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ یاڤان داویان کرد دەماگوتی ئەو زوو هێزین ئەمریکی ji سووریê navekêşa û dê Kurdan jî bipارêza. Kurd Connection pisyar ji Idrîs Nesan lêkolerê pirsên siyasî kir ka wan çawa guhertina helwestê Emerîkî nirxand. Em xwedbînin wek beşek ji civaka navnetewiya ku li hember terorê şer dike û bêguman em sengerê herî li pêşin yên ku Daeş û teror têk bir û ji bo wê jî pêwîstî hebû ku bi rastî jî ji destpêkê de bi piştgiriya Kurdan da ku ev terora têk biçe. Guhertina vê biryarê da û soza ku wê hêzên Emerîkî bir bimînin û piştgiriya Kurdan û parastina Kurdan bêguman ev dilê şehnaziyê ciyê şehnazî û dilşabûna gelê Kurd tevahiye ye. داخویانیا سەرۆک ترامپ بەحسێ پاراستنا کوردان دکە حتا پشتی vekêşanê jî. Çima gefên li ser Kurdan çi aliye bitinê Tirkiyana yan jî lanên dî hene gefan bikin ser Kurdan li Sûriya. Bêguman wek hûn dizanin ku ev hêzên terorîstên ku êrişên herêmên Kurdan kirin û taybet jî medîtê 2014 da ku bi rengekî berfireh êrişî Kobanê kirin, wateya wê ne tenê êrişa deverekî Sûrî bû, lê wateya wê êrişa deverekî Kurdî bû ji bo têkbirina Kurdan û tenekirina Kurdan. Wek baş dizanin ku li Şengalê û li deverên ku tê de êrişî ser Kurdan kirin wan li ser nasnameya Kurdî dixwestin ku qirkirina Kurdan bînin holê. Ji vê jî demên ku hêzê Kurdî serkêşiya hêzên piralî li Rojhilatê Sûriyê dikin û Daeş têk birin û gelek grûpên tundirew yên ku dixwestin desthilatdariya yan kontrolkirina va herêman bikin têk birin, ji wê jî dijminên Kurdan bêguman li ser erdê zêde ne, yani ew kesên ku dixwazin pişta Kurdan bişkêş bû ku carekê din ew wê qirkirinê wînin holê. We medît piştî ku Tirkiye êrişî ser Efrînê kir serkêşiya hinek hêzên paşotê nasîn wek opozisyona Sûrî li Efrînê gelek binpêkirinê mafê mirovan çêbûn û heta vê demê jî li ser nasnameya Kurdî ev kesana mixabin gelek kiryarên dij mirova hêl dij wan tên kirin. Kekî Idrîs piştî ragihandina yekiya Serok Donald Trump ku demagotii em ê ji Sûriya derkevin. Hêzên Sûrî yan rêberatiya Kurdan li Sûriya zû peywendî hebû yan ji nû peywendî bi rejima Sûrî kiriya we wekî rengekî rêketinê hevkariyê çê bûye û hêzên rejima Sûrî jî hatin deveran û bi taybet jî nêzîkî min bicê bûn. Piştî ragihandina duwê a Serok Trump ku dibêje em zû dernakevin û em ê Kurda biparêzin. Ew hevkarî wê geha kwî derê wê çawa be? Yani ji destpêka aloziya Sûriyê ku gelê ku Kurdên Sûrî
خو برخستن کرن و خواستن پاراستنا دورین خو بکن و جیانا روزانه خلک خو برخستن بکن و پیدا بکن جوی دمیدا تجاری کردان نگود کو ام دخوازن پارچه کرنا سوریه بکن یا ام گله کی سر بخونه ناخوازن تجاری دناب گله سوری دا کار بکن جویجی همان دمین کتی دا کردان ریخستنا خو بلندتر دکرن و خو بهستر دمون لهمبر لهرمین خو لهمبر گفین کل هاور دوره بون وان هر دم نشان داده که آمادنش بود دیالوگ لگل حکومت سوریه باشا دیالوگش بو آشتیه لی مثلا اوی هفکاریه جبو هندی بو کو پیک را هم هیزین رژیم سوری هم جی این سوریا دموکرات این رکابریه بوارا کوپرانیا وان کردن شر ترکیا بکن اگر هاتو ترکا ویا ایریشی بکن بله وقت يعني وقت نزانن کو اف هرم من رجلات سوریه بشک خاک سوریه تباهیه پیوسته کو ارتش سوریه خودی بدر که و پاراستنا با هرمان وقت هرم دم بکن جویجی دمین کو گفن ولات دیتر لسر وان هرمان چه بو بگمان آلین سیاسی و آلین لشکری یک ریوبریا و خاکان دکن بانگ لحکومت سوریه کرنج بوکو بارکی خوی پاستنه رابن اگر کو اف الهفكرن آن اف تشت دبن قبول کرنا تایبتمندیا با هرمادا چیپن از باورم کوه او جرنگ دیالوگ دبن سیوانا دیالوگ که و جبو چهار سریا سیاسی یا سوری بگشتی دناب آلی سوری خواده قالوا هاولين بجهاندنا كردانيان لها فاتن كردان بخد سوريا دا جهان كدري بشتي فان بيش هاتان هلبتا جهان كدري بشكي دي داونستاندنا مبو بسكايب دي قال ادريس نعسارا لكولاري سياسي وني لسر مالبارين دنجي امريكا تفايا هفايفيني ببينن بەپێی راپۆرتێکی ئینستیتوتی ڕۆیال یونایتدی بنکە لە لەندەن چین داواکاری زۆری فڕۆکەی بێفڕۆکەوانی سەربازی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ دەگەیەنێت. ئێرانیش یەکێکە لەو وڵاتانەی هەرێمەکە کە تەکناڵۆژیای نوێ بەکاردەهێنێت بۆ ئەو ئەرکانەی کە مەترسیدارن. Li weşanek nûhaniya li ser televizyona CCTV ya dewleta Çînê pesnê daxwazên gerdûniya firokên bê mirov an ku dronên çekdarî ya Çînê de hat kirin. Çêkirên wê dibêjin ku wan heta niha modela sedî ya drona bi navê Wing Long firotine. Dengê Amerîka nikare rastiya naveroka vê vîdyoyê pişrast bike. شیانک بو چاودێریya berdewam ya rewşa qada şerî û ya din danana demê durist bo armancên hestiyar ev taybetmendiye bala gelek bikiran li çarçûva şerê serdem dikşîne. Li gorî rapora Înstîtuya Xizmetên Yekbûyî ya Royal, Çîn di rojhilata navîn de her diçe zêdetir daxwazên bo dronên çekdarî bi cih dîne. Di mijara Îranê da çêkirina dronên çekdarî bi piranî ji modêla İsraîlê ya kevin hatiye kopî kirin û derfetê di dewan ku bikaranîna êrişên esmaniyên li Iraq û Sûriyê xortir bikin tevî rastiya kevinbûna hêza esmaniya asayî û ihtimala serkeftinê ya gelek bi sinûr û kêm. Ku behra petiriya esmanê herêmê ji aliyê İsraîl û Amerîka ve tê kontrolkirin û ew wan weke dijmin dibîne. Amadekarên raportê dibêjin ku Îran, Tirkiye û Erebistana Siûdî dest bi karanîna van drona kirine ku li cihê bo firokên cengê metirsî heye bikartînin. Ji ber ku Amerîka ji bilî Brîtanya û Fransayê firotina modêlên dronên çekdarî yên bi navên Predator û Reaper red kiribûn. Çîn bû tijekirina vê valayê gav avêtin. û dema ku Çîn pêşniyara dronên wekî Wing Long an jî CH-4 ku ew ji hevrikê xwe yê Amerîkî ji aliyê şiyanên teknolojî kêmtir e, ji bo ku her dewletek bixwaze dronan bikire dibe bazarxweşiyek gelek baş. Türkiye, İsrail û Erebistana Siûdî bi avayekî lezgin bernamê xwînê dronên çekdarî Anko UAV pêş vedibin. Donald Trump serokê Amerîkayê sozasizkirina qedeqa li ser firotona sîstemên firokiyên çekdarî yê Amerîkî dabû. Lê ne zelale ku ew ê kengî pêk bîne. Amadekarên raportê dibêjin ku divê guhertinek siyasî yê bi vî rengê li ser karanîna teknolojiya li serenserê rojhilata navîn bandorek giring bike.
بەری 10 ساڵان کارین کوونها هەین نەبوون و پشتی 10 ساڵین دی تەکنۆلۆژی دێ جێهێ کارین نها هەین بگرە ئەف حەزورەیە بەڵێ کرێکارەکان دەشێت چی بکەن کاتێک مەکینەکان دەبن بە بەشێک لە نزیکەی هەموو کارگەیەک پامنێری دەنگی ئەمریکا ئەم پرسیارە دەباتە کۆلیژێکی تەکنیکی لە لۆس ئەنجلس. چێناڵ چافیز کە ئەم کارەی هەڵبژات بیری لەوە نەکردەوە کاری بیناسازی زیاتر لەلایەن پیاوە دەستی بەسەردا گیراوە. من پێویستیم بەکارێکە کە لەگەڵ کەسایەتیدا گونجاو بێت بۆچی لە بواری دروستکردنی خانوبەرەدا و تێیدا قاڵ نەبم بەردەوام دەستم بۆ شتانە گەیشتووە کە ویستومە. هەرزوو درکی بەوە کردووە ئەوەی کە بەدەستەکانی فێری بووە بەم زوانە مەکینە و تەکنۆلۆژیا جێگەیان دەگرێتەوە. لەوەم دەڕوانی کەلاکانی خانووکەیان دروست دەکرد بەڵام ئێستا خۆم کاری تێدا دەکەم و لە سەرەتای دروستکردنی خانوویەکداین. لۆرانس فرانک لە کۆلێجی تەقەنی بازرگانی لۆس ئانجلس پێی وایە پێویستە وەستاکان بە بەردەوامی برە و بەتوانەکانیان بدەن و شتی نوێ بهێننەکایەوە بۆ ئەوەی هاوشانی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیایە ئەوانیش پێش بکەون ئەو کارانەی کە پێویستی بە عەقڵی مرۆڤایەتی هەیە پێم وانە بەم زوانە نەمێنن. بەشی نۆژەنکردنەوەی خانوبەرە یان ئەوانی لە بواری ئاو کارەبادا کار دەکەن ئەو بوارانە بەردەوام پێویستی بە چاکردنەوە هەیە ئەو کارانە بەردەوام دەمێنن. تواناسازی و هەوڵی کەسەکانیش لەم کارەدا یارمەتیدەری وەستاکانە بۆ مانەوەی کارەکەیان لە داهاتوودا. خەڵک فێر دەکەین کە سەوداکارێکی باش بن و چۆن لەگەڵ گروپدا کار بکەن لە قۆناغی دواناوەندی و ئامادەی فێریشیان دەکەین کە بەرهەمهێنەر بن و هەڵسەنگاندنیشیان بەهێز بکەن. جانی ئۆتیز پێی وایە زۆربەی خوێندکارەکانی زانکۆ و ئامادەی ئەو بوارە وایە نەکردووە کە هاوشانی پێشکەوتنی تەکنۆلۆژیا خوێندکارەکان ئامادە بکەن. شتی زۆر کۆنیان فێر دەکەین لەبەرەوەی ئەو مامۆستایانەیان لە بەردەستا پێویستیان بە گوێگرتنە لەوەی کە لە کارداری نوێدا چی دەگوزارێت. چێناڵ چافیز وای بڕیارداوە چەند ساڵێک بەکار بەسەر بێت و دواتر بچێتەوە بۆ خوێندن لە بواری کارەبا و وزەی خۆردا. خەتەنەکردنی مێینە یەکێکە لە نێریتە کۆنەکانی کە لە زۆرێک لە کولتورەکان بە تایبەتی لە وڵاتانی ڕۆژاوای ئافریکا ئەم نەریتە هێشتا بوونی هەیە لە ئێستاشدا ژمارەیەکی زۆر لە کچان خەتەنە دەکرێن کە کاریگەریەکی زۆر خراپی جەستەیی و دەرونیشی بەسەر ژیانیانەوە هەیە. مخابن هێشتا هەنێک ماڵبات هەنە لە ئەمریکا دەخوازن کەچن خۆ ببن وڵاتی ڕۆژلات یان ژی ئەفریقا ji bo kuwana xetene bikin lê li heman dem jî xebat têkirin ji bo çareseriyê ji karîgeriya vî torê nemirovanî. ئەمریکا ئەو وڵاتە بۆ بەشێکی زۆری کۆچبەر و پەنابەران پەناگەیەکە بۆ ڕزگاربوون لەو کێشە و گرفتانەی لە وڵاتانی ڕەسەنی خۆیاندا ڕوبەڕوویان دەبێتەوە بەڵام هەندێک دابوونەریتی کۆمەڵایەتی هەن هێشتا بەرۆکی خێزانە کۆچبەرەکانی بەرنەداوە لەوانە خەتەنەکردنی کچان FGM کە بەشێک لە کچانی نێو کۆمەڵگەکانی ئەفریقا و ئاسیا و تەنانەت کۆمەڵگەی کوردیش پێوەی دەناڵێنن. کۆڵ یەکێکە لەو کچانەی لە تەمەنی 11 ساڵیەوە بووەتە قوربانی ئەو نەریتە و دەڵێت کاریگەریەکانی خەتەنەکردن لەسەر کچ لە هەردوو لایانی جەستەی و دەرونیەوە هەرگیز ساڕێژ نابنەوە و لەگەڵ ژیانت کارلێک دەکەن لە کاتێکدا کۆڵ نەشتەرگەریەکی پێشکەوتووی بۆ ئەم مەبەستە ئەنجام داوە لەلایەن دکتۆرانی پسپۆر لە ویلایەتی کالیفۆرنیا ئەمەش بە هاوکاری ڕێکخراوی Global Women Peace Foundation کە خەرجیەکەی گرتوۆتە ئەستۆ. من یەکێک بووم لە قوربانیانی خەتەنەکردن کە ئەو کاتەمەنم 11 ساڵان بوو ڕاستیدا خەتەنەکردن هەرگیز ساڕێژ نابێت بۆ هەمیشە لەگەڵت دەمێنێتەوە. ملمانی نۆی 2017 نەشتەرگەریم بۆ کراوە بە هاوکاری ڕێکخراوی Global Women Peace Foundation کە خەرجی نەشتەرگەریەکەی گرتوۆتە ئەستۆ. زۆر سپاسگوزارم کە پەیوەندیم بۆ ڕێکخراوە کرد چووکە ئەوان چەندین ڕێگەیان هەیە بۆ هاوکاری و کەمکردنەوەی کەمێک لەو ئازارانە. ئەو ڕێکخراوە جگەلەوەی یارمەتی قوربانیانی ئەو نەریتە دەدات هەروەها بە هاوکاری دام و دەستگاکانی حکوومەتی ئەمریکا ڕێگری لەو هەوڵانە دەکات کە لەناو وڵاتەکە دەدرێن بۆ خەتەنەکردنی کچان. بەر لە هەموو شتێک ئێمە بەرچاوڕوونی دەدەینە پۆلیس و ڕێگری لەو خێزانانە دەکەین کە هەوڵ دەدەن کچەکانیان بە مەبەستی خەتەنەکردن ببەنە دەرەوەی ئەمریکا. بۆ نمونە بەم دواییانە ڕێگریمان لە ژنێک کرد کە دەیویست کچە 12 ساڵانەکەی بێتەوە بۆ وڵاتەکەی و خەتەنەی بکات. بەڵام ئێمە بە هاوکاری نووسنگەی لێکۆڵینەوەی فێدراڵی FBI توانیمان پاشگەزی بکەینەوە و ڕێنمایی و هوشیاریان پێ بدەین. هەروەها پێبەدی سوورە لەسەرەوەی کە ڕێنمایی هۆشیاری بۆ ئەو خێزانانە کاریگەری باشتری دەبێت لە گرتنەبەری ڕێگاکانی تر. دەڵێت هۆشیاریان دەکەینەوە لەوەی کچەکانیان لە دوای خەتەنەکردن بە درێژایی ژیانیان تووشی گرفتە دەرونیەکان دەبنەوە و ئارزویان بۆ هاوسەرگیری کەم دەبێتەوە.
ئێمە نامانەوێت ڕاستەوخۆ پێیان بڵین ئێوە کارێکی هەڵە دەکەن بەڵکو بە شێوازەشی تر بۆیان دەسەلمێنین کە دەبێت هەڵەکان ڕاست بکرێنەوە بۆ نمونە بە خێزانەکان دەڵێن ئەگەر ئێوە کچەکانتان خەتەنە بکەن هەرگیز خۆتان نابینن یاخود ئەشێت کچەکانتان نەتوانن هاوسەرگیری پێک بهێنن چونکە کەلتوری هێندێک لەو خێزانانە باوەڕیان وایە ئەگەر کچەکانیان خەتەنە نەکرێن ناتوانن هاوسەرگیری بکەن ئەمەش زۆر بێمانایە و ئەوانش کە قوربانین ئێمە هەوڵ دەدەین بیان جێڕینەوە باری ئاسایی خۆیان بەدابێنکردنی دکتۆری دەرونی بۆیان چونکە دوای خەتەنەکردن ڕوبەڕووی چێشە دەرونیەکان دەبنەوە کە چارەسەر بۆ بوژانەوەی ئەو کەسانە ئاسان نییە ئەگەریش توانای هاوسەرگیریان نەبوو ئامۆژگاریان دەکەین نەشتەرگەری بکەن. کۆڵ دەڵێت لە دوای ماوەیەکی کەم لە نەشتەرگەری هەستی بە گۆڕانکاری کردووە. بەڵێ لە دوای نیشتەرگەریم هەستم کرد بە تەواوی کچێکی جیاوازم چونکە لەو کاتەوەی من لە تەمەنی 11 ساڵیەوە خەتەنە کرابووم هەستم بەوە نەکردبوو کە بەشێک هەیە لە لەشی مرۆڤدا هەندە گرنگ بێت هەتا ئەو کاتەی گەورەش بووم بەڵام دوای ئەنجامدانی نیشتەرگەری کە هەمیشە باسی دەکەمەوە کاتێک سەیری تیڤیم دەکرد کچ و کوڕێک ماچی یەکیان دەکرد هەستێکی تایبەتم لا دروست بوو کە پێشتر هەستم پێ نەکردبوو ڕاستەوخۆ پەیوەندیم بە دکتۆرەکەمەوە کرد و پێیوتم ئەوە بوو کە ئێمە مەبەستمان بوو پێی بگەین. ئەشی هەموو کەس وەک کۆڵبەختەوەر نەبێ ئەو یارمەتیانەی پێ بگات و بۆ ئەمە بە 6 ساڵانە چەندین کۆڕ و کۆبوونەوە لە ئەمریکا ئەنجام دەدرێن لەوانە ڕێپێوانی ساڵانە بۆ نەهێشتنی خەتەنەکردن واک 20 FGM. من هەموو ساڵێک بێژداری لە ڕێوەڕسمی کۆتایی هێنان بە خەتەنەکردن دەکەم کە ئەم ڕێکخراوە ساڵانە ئەنجامی دەدات ئەمەش وا دەکات ئێمە زیاتر لە یەکتر نزیک ببینەوە. بەڵام پرسیارێک بۆ زۆر کەس دەمێنێتەوە ئایا ڕێپێوان و کۆڕ و کۆبوونەوە بەسن بۆ نەهێشتنی نەریتێک لە نێو هەندێک کۆمەڵگەدا کە بۆ هەزاران ساڵ پەیڕەویان کردووە؟ باڵا حەسەن دەنگی ئەمریکا. ji sala 1809 were li Westanê Kalîforniya tevgerek dest pê kiriş bû nîşandana siruştê ciwanê herêmê û ji wî demî were nîşandana gul û beyîbûnan bûye torek li serê sala nû tê rêxistin bi milyonan xelkî Amerîka û li seranserî cîhanê jî wî siruştî dibînin. Ava Homer ji Kalîforniya ev raport gihandiye. ئەژدەهایەکی گڕاوێژە و زیاتر لە 22 متر درێژە بەڵام هەموو گیانی لە گوڵ دروستکراوە و بەشێکە لە نەمایشی ساڵانەی گوڵەباخ کە 130 ساڵە لە شاری پاسادینای کالیفۆرنیادا بەڕێوە دەچێت. دەمانگ لەسەری کار دەکەن هونەرمەندان و خۆبەخشانێکی زۆر هەوڵی ئامادەکردنی دەدەن 3 هەفتە پێش ڕێپێوانی گوڵەباخ کۆتایی دێت گوڵەکان 3 ڕۆژ بەر لە ڕێپێوانەکە ئەخرێنە سەری. ئەم بەرهەمیشە براوەی خەڵاتی جوانترین بەرهەمی نێونەتەوەیی و لە تایوان دروست بووە 15,000 گوڵ تیادە بەکارهێنراوە کە تەنانە 12,000 گوڵەباخن. ئەو پێکەرانیوەی تەکنۆدەنسن ترێد پرینسە کە لە کەلتوری نەریتانە و هاوچەرخی چین ئیلهامی وەرگرتووە و ئاماژەیە بە میوزیک و جوانی. ئەم بەرهەمیشە وا لە میوە و سەوزە دروست بووە ئەرکی ڕستورانێکی مێکزیکیە بە ناوی چیپۆتلە و هەموو بەرهەمی ئۆرگانیکن. لە 50 پێکاتی کە لەم بەرهەمانەدا بەکارهێنراون 48یان لە لیستی خۆراکی ڕستورانەکەماندا بەکاردەبردرێت هەموو میوە و سەوزەکانیش ڕاستەقینەن. خەڵکەکی زۆر لێمان دەپرسن ئاخۆ ئێمە چی بە خواردنەکان دەکەین دوای ئەم ڕێپێوانە ئێمە فڕیان نادەین دایان بەخشین بە بانکی خواردن و گوڵەکانیش پێشکەش دەکەین بە نەخۆشخانەکان مناڵان و بە ساڵات چواندا. بەڕای من سەرسوڕهێنەرە کاردانەوەیەکی باش و ئەرێنی هەیە بەسەر شاردا گوڵ ئاماژەیەکە بۆ خۆشەویستی بۆ پەڕەدان بە جوانی بۆ دروستکردن بیرەوەریەکی خۆش بە هاوڵاتیانی کالیفۆرنیا و میوانەکانیان ڕێژەی گوڵەباخ 130 ساڵە بە یارمەتی خۆبەخشان دەستپێکی ساڵی تازە جەژن دەگرێت. ئاوا هۆما دەنگی ئەمریکا پاسادینا کالیفۆرنیا. لە کاتێکدا کەسانێکی زۆر لە هەرێمی کوردستانی عێراقدا بێکارن و چاوەڕوان دەکەن لە کەرتی گشتیدا کار بدۆزنەوە چەند گەنجێکی شاری سلێمانی کارێکی نامۆیان دەست پێ کردووە و ئەوان لە ناو پاسێکدا قاوەخانەیەکیان داناوە. ئەو پاسەی لێرەدا ئەیبینن بۆ گەیاندنی هاوڵاتیان نییە بەڵکو لەناوەوە قاوەخانەیەکە کە خەڵک سەردانی ئەکەن و کاتێکی خۆشی تێدا بەسەر ئەبەن. من ناوم کردار محەممەد حسێنە ئێمە 5 هاوڕێین خاوەنی فکرەکەین من کردار هەڵوێست و ژێدار و کانی و شادی ئەمە شەوێک دانیش بووین فکرەمان ئاڵوگۆڕ دەکرد لە نێوان خۆن بە خۆمانداوە بڕیارماندا
کافەیەک بکەینەوە لە ناو پاسێک بێت لە ئێستادا کە زۆرێک لە گەنجان بەدەست بێکاریەوە ئەناڵێنن کردار و هاوڕێکانی بڕیاریاندا لە جێی چاوەڕێکردنی دامەزراندن ببنە خاون پرۆژەیەکی بازرگانی خۆیان کە بۆ یەکەم جارە لە عێراقدا ئەنجام ئەدرێت. سیارەیەکم هەبوو هەموو ڕۆژ لێم دەخڕی هەر مەسرەفم تیا دەکرد هەر بیرم کردەوەکتم بۆ ئەو سیارەیە نەفرۆشم بیخەمە ئیشێکەوە بۆی بژەی ژیانمی ڕۆژانەی پێدابین کەم و بیرمان لە دەستی تەعیناتی ئەوشتانەش نەکردەوە لەبەرەوەی تۆ لەو ماوەیەدا تۆزە شتێکی ناخۆشە و نییە بۆیە بڕیارماندا هەموو هەوڵ و هیمەتی خۆمان بخەینە گەڕ بۆی ئیشێکی خۆمانەوێت لەبەرەوە ئیشی خۆتە بێ باشترە. لەنەو پاسەکەدا هەموو کەرەستەکانی ئامادەکردنی خواردنەوە گەرم و ساردەکانی تێدایە کورسی و مێزەکانیش جێگیر کراوە ناوەوەی پاسەکەش خاوەنی دیزاینێکی تایبەتە. لە ئێستادا پێشوازی هاوڵاتیان لەم پرۆژە نوێیە لە ئاستێکی بەرزدایە و پەیتا سەردانی بەسکافێ ئەکەن. ژنومێردێکی زۆر بەتەمەند جارێکیان هاتن ڕۆژی دووەم بوو کاتی ئیشکردنمان هاتنە ژوورەوتیان بەس هاتوین بۆی دەستخۆشیتان لێ بکەین و هاانتان دەین زیاتر بۆی بەرداوامن لە کارەکەتان. خەڵک بەگشتی بەلایەوە زۆر جوانە شتەکە. ئیمڕۆ هاتووم لەگەڵ هاوڕەکانم بۆ بەسکافێ شوێنێکی زۆر جیاواز و جوانە لە عێراق شوێنی وان نییە و ئیتر جیاوازە لەگەڵ کافەکانی ترە دەستخۆشیان لێکم بۆ ئەم شوێنە جوانە. لەگەڵ هاوڕەکانم هاتووم بۆ ئەم شوێنە شوێنێکی خۆشە دەستخۆشیان لێکم شتێکی جوانیان کرد و شتێکی جیاوازە هیوادارم بەردەوام بن شتێکی جیاوازە لەبەرەوەی ئێستا کافەکانی کەوکو ئەمازانین لە شوێنی کەیانی لە شوێنی ئاماکرێ بەڵام ئێرە شوێنێکی تایبەتەوە لە ناو پاسیشا کراوە پێم وایشتیوە نەکراوە تا ئێستا شتێکی جوانە دەستخۆشیان لێکم. لە سەرەتادا کردار و هاوڕێکانی بڕیاریاندا بوو کە پاسەکە بجوڵێنن و بەردەوام بەناو شاردا لە گەڕاندا بێت بەڵام بەهۆی نالەباری ڕێگاوبانی هەرێمی کوردستان وایان بە باش زانی کە لە شوێنێکدا جێگیری بکەن. لە ئێستادا بەسکافێ لە شەقامێکی شاری سلێمانی جێگیر کراوە و بە درێژایی شەو پێشوازی لە میوانەکانی ئەکات. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. دوو فڕۆکخانەی نێفنەتەوەی لە بریتانیا نەخشە دانینە ji بۆ دانانە سیستەمên bervaniyê li dijî firokên bê firokevان ku بۆ rêgirtinê li her êrişekî ya weka li serê salê li firokxanegê wek dayê û bûy egera ragirtina hezaran firînan. Li demê wê serhatiyê karbidestên firînan daxwaza alîkariya ji leşkerî kir. پشتی ژمارەکە فڕۆکن بچووکن بێ فرۆکەوان bi ser firokxanê re firîn û neçar bûyî firokxane bêt daêxistin. Wezîrê Ewlehiyê da zanîn ku ji bo ewlehiya wan ew sistemê dijî drona ya firokên bê firokەوان kiriye. بەڵێ لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن. هەتا ڕۆژە سێشەنبێ هەر شاد و بەختەوەر بن و خوداحافیز. کاتێکی خۆش.